سڵاوتان لێبێت قوتابیانی عزیزە و کاتتان باش مامۆستا کامەرانە بوو بەکرم لە وانەیەکی دیکەی کۆمەڵایەتی پۆلی هەشدا لەگەڵتان دەبم. لە بەندی پێنجەم کە تەواوکەری وانەکانی ڕابردووە باز لە کیشوەری ئەمریکای باشوور دەکەین. وەکو باسمان کرد باز لە شوێنگە و پێگەی ئەسترۆنۆمی و بەگشتی و ناوچەی کیشوەری ئەمریکای باشوور دەکەین کە ئەمەیان کیشوەری ئەمریکای باشوور چوارەم کیشوەرە لە ڕووی ڕووبەری جوگرافیەوە واتە لە دوای کیشوەری ئەمریکای باکوور دێت پلەی کە لە ڕووی چی لە ڕووی شوێنگەی جوگرافیە و ژمارەی دانیشتوانی کە دابەش بووە و کیشوەری ئەمریکای باشوور وەکووتمانێکێکی ترە لەو حەوت کیشوەرەی کە لە پێشەچی بابەتی کیشوەرەکاندا باسمان کرد. کیشوەری ئەمریکای باشوور چوارەم کیشوەرە و لە دوای کیشوەرەکانی ئاسیا و ئەفریقیا و ئەمریکای باکوور دێت کە ڕووبەرەکەی دەگاتە چەند دەگاتە 7.8 ملیۆن کیلۆمەتر چوارگۆشە کە لە نێویشیاندا گەورەترین وڵاتی بەرازیلە کە زۆرترین ژمارەی دانیشتوانی تێدا هەیە و زۆرترین ڕووبەری جوگرافیەشی داگیر کردووە و لە گەورەی کە ڕووبەرەکەی وڵاتی بەرازیل دەگاتە چەند 8.5 ملیۆن کیلۆمەتر دووجایە و بە پلەی دووەمیش وڵاتی ئەرجەنتین دێت کە ڕووبەرەکەی چەندە 2.7 و سێمیشیان سێم وڵات لە کیشوەری ئەمریکای باشوور وڵاتی پیرۆیە کە 1.2 ملیۆن کیلۆمەتر دووجایە. ئەمە دەستپێک لەسەر کیشوەری ئەمریکای باشوورە کە بۆچی بە چوارەم کیشوەر دادەندرێت وەکووتمان لەبەرەوەی ڕووە جوگرافیەکەی یان ڕووبەرە جوگرافیەکەی بەو شێوازە دابەش بووە. ئەگەر بین باز لە شوێنی جوگرافیەی و پێگەی ئەسترۆنۆمی کیشوەرەکەش بکەین با ئەوەل جار باز لە شوێنی کیشوەرەکە دەکەین. ئەمریکای باشوور هاوشێوەی کیشوەرەکانی دیکە لە سێ لاوە بە ئاو دەورە دراوە بە چ ئاوێک بە ئاوی زەریا و دەریاکان دەورە دراوە. بزانین لە باکوور وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و دەریای کاریبی هەیە و لە خۆرهەڵات زەریای ئەتڵەسی لە خۆراوە زەریای هێمن و لە باشووریش خاڵی بێگەیشتنی زەریای ئەتڵەسی و زەریای هێمنن کە بە کیشوەری بەستەڵەکی باشوور ناو دەبندرێت. و لە ڕووی ئەسترۆنۆمی کەوتمان باز لە ئەسترۆنۆمی دەکرێت ڕاستەوخۆ ئەمە دەبێ بیرمان بەلای خاڵەکانی ینی هێڵەکانی درێژی و بازنەکانی پانیدا دەچێت. لەبەرچی لەبەرەوەی لە ئەسترۆنۆمی پێمان دەڵێ کیشوەرەکە لە بینی چ بازنەیەکە و لە دەکەوێتە نێوان چ هێڵێکی درێژی. دەرە ئەمریکای باشوور دەکەوێتە نێوان بازنەی پانی 525 لە باکوور و 556 لە باشوور. ئەوە مەبەستمان لە چیە؟ لە بازنەکانی پانیە. و لە هێڵەکانی درێژیش دەکەوێتە نێوان هێڵی 535 و 585 خۆرئاوە. واتە ئەمە پێگەی ئاسترۆنۆمی کیشوەری ئەمریکای باشوورە. و وەکووتمان لە دەرسانی ڕابردووشدا و لاوانەکانی ڕابردووشدا تێیدا هەیە کە بەندێک جار ئێمە لە باسکردنی کیشوەرەکانی ئەمریکادا زۆر جار گوێمان لە وشەی ئەمریکای لاتینی دەبێت. ئەمریکای لاتینی مەبەستی لە چێە؟ مەبەستی لە چەند وڵاتێکە وەکو مەکسیک و وڵاتانی ئەمریکای ناوەڕاست و وڵاتانی دەریای کاریبی و ئەمریکای باشوور دەگرێتەوە کە ژمارە کۆی گشتی ئەو وڵاتانەی کە بە ئەمریکای لاتینی ناو دەبرێن ژمارەیان 23 وڵاتە واتە 23 وڵات بە ئەمریکای لاتینی ناو دەبردرێن. وەکو هاوشێوەی کیشوەرەکانی دیکە ئەم کیشوەرەش لە بەگوێرەی بەرزی و نزمی دابەشبوونی جوگرافیەکەی هەندێک هۆکاری هەنە کە بەرزی و نزمیەکەی جیا دەکەنەوە لە ناوچەکانی دیکە. مەسەلەن بەرزی و نزمی ڕووی زەوی کیشوەری ئەمریکای باشوور
یەک لەوانە شاخەکانە زنجیرەی چیاکان بە گرنگترین ڕواڵەتی بەرزی و نزمی دادەندرێت کە لە ناوچەکە هەن وا دەکەن گۆڕانکاری لە ناوچەکە دروستکەن لە ڕووی بەرزی و نزمیەوە و بانەکانمان هەیە بانەکانی ڕووی زەوی کیشوەرەکە چەندین بانی تێدایە کە بەشی هەرە زۆریان دەکەونە کوێ دەکەونە بەشی خۆرهەڵاتی کیشوەرەکە واتە جگە لە شاخەکان کیشوەری ئەمریکای باشوور چەندین بانی تێدا هەیە کە ئەمانش بە زۆری دەکەونە خۆرهەڵاتی کیشوەرەکە و بەناوبانگترین و بەرزترینیشیان بانی بەڕازی لە بێجگە لەم بانە چەندین بانی تریش هەن لە کیشوەرەکە وەکو بانی مەکسیک و بانی غینا و بەتەگۆنیا و لەگەڵ ئەوەشدا دەشتەکانمان هەیە دەشتەکانیش ڕووبەرێکی فراوان لە کیشوەری ئەمریکای باشوور پێکدێنن وەکو ئەمانیش دوو جۆریان هەیە دوو جۆرەکەش وەکو باسمان کردێ لەوانەکانی دیش دەشتە لافاوکردەکانن یەکەمیان و دووەمیشیان دەشتە کەناراویەکانن کامانش مەبەست لێی ئەو دەشتانن کە بەهۆی لافاوە وەکو دەشتی ئەمەزۆن گرنگترین و فراوانترینی دەشتەکانی ئەم کیشوەرەوە وەکو دەشتی پاراگوای و ئۆرینکۆیە و دەشتیشمانەوە دەشتی کەناراویەکانە کە ئەم کیشوەرە چەندین دەشتی لەم جۆرەی تێدا هەیە دەرە نەخشەی کیشوەری ئەمریکای باشوور وەکووتمان خاوەنی ئەم جۆرە لە پێگە ئەسترۆنۆمیەکە لە ڕووی بەرزی و نزمیەوە باسمان کرد ئەمەش نەخشەی دابەشبوونی بەرزی و نزمی کیشوەری ئەمریکای باشوورە وەک ئەوەی کە لەبەر چاوتان هەیە شێوازی دابەشبوونەکەی و بەخۆی ینی ئەگەر لەسەر نەخشەکە ببینین ئەمە کیشوەری ئەمریکای باشوورە وەکووتمان لە سێ لاوە بە ئاو دەورە دراوە و دابەشبوونی بەرزی و نزمیەکەی و ناوچە چیاکان و شاخەکان و دەشت و بانەکان کە بە شێوازێک لە دەشتەکە دابەش بووینە و ئەگەر بین باز لە ئاوهەوای کیشوەری ئەمریکای باشوور بکەین وەکووتمان چۆن لە ئەمریکای باکوور وتمان خاوەنی چەند هەرێمێکی ئاوهەوایەوە خاوەنی چەند هەرێمێکی ڕووەکی سروشتیە بە هەمان شێوەش ئەمریکای باشوور خاوەنی 9 هەرێمی ئاوهەوایە واتە 9 هەرێم لە کیشوەری ئەمریکای باشوور هەن ئەوش هەرێمەکانی ئاوهەوای یەکسانمان هەیە و ئاوهەوای گەرمی شێدار و ئاوهەوای ساڤانامان هەیە و ئاوهەوای مامناوەند و شێدار کامە دابەش دەبێت بۆ دوو جۆر هەرێمی ئاوهەوای مامناوەندی شێداری بارانی هاوینە و هەرێمی ئاوهەوای مامناوەندی شێداری بارانی زستانە و دوای ئەوە خاڵی شەشەم چمانەیە هەرێمی ئاوهەوای خۆراوای کیشوەرەکە و هەرێمی ئاوهەوای تەندار و هەرێمی ئاوهەوای وشتی بیابان و لەگەڵ هەرێمی ئاوهەوای نیمچە وشتی سەهۆب کە ئەمایان بە هەر شێوە بە گوێرەی هەڵکەوتەکەیان دابەش بوون لە کیشوەرەکە هەندێک لەو هەرێمانە دەکەونە بەشی باکوور هەندێکیان دەکەونە بەشی باشوور و هەندێکیشان لە بەشی ڕۆژئاوا و ڕۆژهەڵاتی کیشوەرەکە دابەش دەبن وەکووتمان بە گوێرەی ئەم دابەشبوونی ئەم هەرێمانەش کاریگەری ڕاستەوخۆی دەکاتە سەرچی هەم بە گوێرەی بەرزی و نزمی پێگە ئەسترۆنۆمیەکەی هەم بە گوێرەی دابەشبوونی هەرێمەکانی ئاوها لە کیشوەرەکە وا دەکات گۆڕانکاری لە ڕووەکی سروشتی لە هەرێمەکە لە ناوچەکەیان لە کیشوەرەکەدا دروست بکە بۆ نمونە ئەگەر هەندێک ناوچە هەیە لە ڕووی ڕۆکی سروشتی لە کیشوەرەکە مەبەستمانە بۆی لێت تێکەڵ نەبێ کە باز لە هەر بابەتێک بکەین مەبەستمان لە بابەتی ئەمڕۆ مەبەستمان لە کیشوەری ئەمریکای باشوورە کە باز لە ڕووەکی سروشتی دەکەین باز لە ڕووەکی سروشتی دەکەین لە کیشوەری ئەمریکای باشوور بەم شێوازەی کە دابەش بووە مەسەلەن ئێمە باسمان لە پێگەی ئەسترۆنۆمیەکەی کرد و باسمان لە بەرزی و نزمیشی کرد شوێنگە جوگرافیەکەی بۆی ئەمە وا دەکات ئاوهەواکەی بگۆڕێ ئاوهەواکەشی گۆڕاوا دەکات کار لە چ دەکا کار لەسەر ڕووەکی سروشتی لە ناوچەکە دەکات و بە گوێرەی دابەشبوونی هەرێمی ئاوهەواکانی ڕووەکی سروشتیش بەسەر 9 هەرێمی دیکەی دروست دابەش دەبێت وەکو هەرێمی دارستانی خولگەیی باراناوی و هەرێمی دارستانی وەرزی
و لەگەڵ هەرێمی دارستانی دڕکاوی و هەرێمی دارستانی تێکاڵ و هەرێمی دارستانی مامناوەندی و باراناوی و لەگەڵ هەرێمی دەریای ناوەڕاست و هەرێمی گژوگیای خوڵگەیی و خوڵگەی مامناوەند و گژوگیای ئەستێپس. ئەمە وا دەکات وەکووتمان ئەم جیاوازی بەرزی و نزمیە ئەم نۆ هەرێمی ئاو هەوایە دروست دەکات لەکوێ لە کیشوەری ئەمریکای باشوور. و وتمان کیشوەرەکە هەڵکەوتەکەی وابوو بەو شێوازە بوو کە لە سێ لاوە بە ئاو دەورە دراوە. ئەم دەورەدانە وای کردیە ڕووبار و دەریاچەکان بە شێوازێک دابەش بن لە کیشوەرەکە کاگەر ببینین ڕووبارەکان ڕووبارەکانی کیشوەرەکە دابەش دەبن بۆ سێ بەش وەکووتمان ئەو لە بەشی باکووری و لە بەشی باشووری هەر بە دەریا و لە بەشی خۆرهەڵات و خۆراواشی هەر بە دەریا دەورە دراوە بۆیە ڕووبارەکانی دابەشکردن بۆ سێ بەش ئەو ڕووبارانەی دەڕژێنە زەریای ئەتڵەسی و لەگەڵ ئەوەشدا ئەو ڕووبارانەی دەڕژێنە زەریای هێمن و ئەو ڕووبارانەی دەڕژێنە دەریای کاریبی. بۆیە لە پرسیاریشدا زۆر جار مامۆستا بەو شێوازەی دێنێتەوە داوای نمونەی ئەو ڕووبارانە دەکات کە مەسەلەن دەڕژێنە زەریای ئەتڵەسی چێن ڕووبارەکان ئەمازۆن و پارانا و ئۆرنکۆنە و ئەو ڕووبارانەی دەڕژێنە زەریای هێمنی ڕووبارەکانی گراندی و سانتیاگۆ و بالساسن کە دەڕژێنە ڕووباری عەفوو زەریای هێمنی و هەندێک ڕووبارمانەیە دەڕژێنە دەریای کاریبی کە سانجوان و ئەوتراتۆ و ماگەدلانیایە کە ئەمانە بە گوێرەی دابەشبوونی جوگرافیای کیشوەرەکان ڕووبارانەش دابەشکاریان تێدا ڕووی داوە و لەگەڵ ئەوەشدا چەند دەریاچەیەکیشمان هەیە کە لەسەر ڕووی کیشوەرەکە هەن کە گرنگترینیان ئەمانەن ماراکیبۆ و تیتی و کاکا و پوپونە کە لە کیشوەرەکە دابەش بووینە. بۆیە ئەمە بەگەر ببینن کیشوەری ئەمریکای باشوورە لە ڕووی ڕامیاریەوە کە ئێستا دێین باسی دەکەین بە چ شێوازێک لە ڕووی ڕامیاریەوە مەبەست ڕامیاری مەبەستمان لە سیاسیە لە ڕووە سیاسیەکەی چۆن دابەش بووە زەریای ئەتڵەسی و زەریای هێمن و دوورگەکان و دەریای کاریبی بە چ شێوازێک دەوری کیشوەری ئەمریکای باشووریان داوە کەوتمان چوارەم کیشوەرە لە دوای کیشوەرەکانی ئاسیا و ئەفریقیا و ئەمریکای باکووردا. و ئەمە وتمان کیشوەرەکان بە پێی ینی بە پێی شوێنگە جوگرافیەکانیشیان و ڕاستەو خۆش باسمان لە هەرێمەکانی ئاوهەوا و ڕووەکی سروشتیش کرد. ئەمەش وا دەکات کاریگەری ئەم نۆ هەرێمی ئاوهەوا و ئەم نۆ هەرێمی ڕووەکی سروشتیەش کار دەکاتە سەر ڕێژەی دانیشتوانی کیشوەری ئەمریکای باشوور کا بزانین بە چ شێوازێک دابەش بووینە. ژمارەی دانیشتوانی کیشوەرەکە لە ساڵی 2021 چەند بووە؟ ئەگەر ببینین لە 2021 نزیکەی 434 ملیۆن کەس بووە بزانە لە 2021 کامە ڕێژەی چڕی دانیشتوانەکەی چەند بووە؟ 141 یانەوەتە لە 141 کەس لە 1 کیلۆمەتر دووجانیشتەجێ بووە کە بە پلەی یەکەم وتمان یەک لە وڵاتە گەورەکانی کیشوەرەکە چێ بوو؟ بەرازیل واتە ئەم 141 بەر بەرازیل دەکەوێت و 212.5 ملیۆن کەس بە پلەی دووەم دەکرێتە چێ؟ وڵاتی کۆلۆمبیا دێت کە ئەمە ڕێژەکەی چەندە؟ 50.8 ملیۆن کەسە و لە دوای ئەو وڵاتی ئەرجەنتینە. واتە بابە کە باز لە وڵاتانە دەکەین ئاگاد لێ بەمە باز لەوە دەکەین کە چڕی دابەشبوونی دانیشتوان لە کیشوەرەکە بەم شێوازەیە کە وتمان چ کاریگەری دەخاتە سەر ڕێژەی دابەشبوونی دانیشتوان تەمان فراوانی ناوچەکەیە. بۆیە گەورەترین وڵاتی کیشوەرەکە کە بەرازیلە زۆرترین چڕی دانیشتوانیش هەر لەو وڵاتەیە کە ڕێژەکەی دەگاتە چەند؟ لە 141 و ژمارەی دانیشتوانەکەی دەگاتە 212.5 ملیۆن کەس کە وتمان بە پلەی یەکەم دێت بەرازیل دوای ئەوەش پلەی دووەم وڵاتانی کۆلۆمبیا و ئەرجەنتین دەگرێتەوە.
و دوای ئەوە لە ڕووی چالاکی ئابووری بزانین کیشوەرەکە بەگشتی لە ڕووی چالاکی ئابووریەوە چالاکی ئابووریش چ دەگرێتەوە کشت و کاڵ و پیشەسازی و بازرگانی و ئەوانە دەگرێتەوە کە بزانین لە کیشوەرەکەدا چ جۆرە چالاکیەک ئەنجام دەدرێت و گوێرەی ئەو چڕی دانیشتوانەی کە دابەش بووە ڕێک کاریگەری ڕاستەوخۆش دەخاتە سەر چالاکی ئابووریەکان لە برەوەی ئەو وڵاتانەی کە زۆرترین ناوچەیانەیە وەکو وتمان بەڕازی ناوچەیەکی فراوانی هەیە زۆرترین ڕێژەی دابەشبوونی دانیشتوانیشی لەیە بۆی ئەمەش وا دەکات زۆرترین چالاکیەکانیش هەر بەر ئەو ناوچەیە بکەوێت بە گوێرەی دابەشبوونی دانیشتوانەکەی یەک لەوانە کشت و کاڵە کشت و کاڵ لەو ناوچەیە دەرە کشت و کاڵ بە گرنگترین چالاکی ئابووری ئەم کیشوەرەدا دەنرێت واتە لە ئەمریکای باشوور زۆرترین چالاکی کە تێیدا ئەنجام بدرێت چالاکی کشت و کاڵە چونکە ئابووری وڵاتەکان ئابووری وڵاتانی دانیشتوی کیشوەرەکە زۆرینیان پشت بە کشت و کاڵ دەبەستن وە گرنگترین بەرووبوومی کشت و کاڵەکانی ئەم کیشوەرەش چییە گەنم و گەنمەشامی و برنج و قامیش و شەکر و برنج و لۆکەنە کە لەو وڵاتانە زۆرترین بەرووبووم بچیندرێ ئەم بەرووبەمانەنە و دوای ئەوە پیشەسازی کە بە دووەم چالاکی ئابووری دادەنرێت لە کیشوەری ئەمریکای باشووردا دەرە لە ڕووی پیشەسازی و وڵاتانی کیشوەرەکە لە وڵاتانی گەشەکردوو دەژمێردرێن واتە کە دەڵێن زۆرترین چالاکی ئابووریان کشت و کاڵکردنە مەرج نییە لە بوارەکانی وەکو پیشەسازیش دواکەوتوو بوون نەخێر وڵاتانی کیشوەری ئەمریکای باشوور لە پێشەنگی وڵانیان لە گەشەکردووی وڵاتانی تری دنیادا دەندرێت لە ڕووی پیشەسازی دەژمێردرێن لەگەڵ ئەوەشدا جیاوازیەکی بەرچاو هەیە لە ژمارە و زۆری پیشەسازیەکان کە لە نێوان وڵاتانی کیشوەرە مەبەست لێ ئەوەیە کە ئەم جۆرە پیشەسازی لە کیشوەری ئەمریکای باشوور دەکرێت زۆر جیاوازە لەگەڵ ئەو پیشەسازی کە لە کیشوەرەکانی ئەمریکای باکووریان کیشوەری ئاسیا و ئەفریقیادا دەکرێت زیاتر ئەمانە پشت بە پیشەسازی سووک وە پیشەسازی گۆڕینەوە تا ڕادەیەک پێویستی ژیانی خۆیان دابین دەکەن بۆ ئەو بازاڕە گەورانە هەن کە لە ئەنجامی زۆری ژمارەی دانیشتوانی شارەکان بۆ نمونە بوونی ئەو پیشەسازیە تا ڕادەیەک زۆر بە بوونی کەرستەی خاو گرێدراوە چونکو کیشوەرەکە دەوڵەمەندە بە جۆراوجۆری کەرستەی خاوی کانزایی کە لە ناوچەکەدا هەن ئەمانی چین کەرستە خاوەکان وەکو نەوت و گازی سروشتی کە لەو ناوچەیە زۆر دەوڵەمەندە ینی کیشوەری ئەمریکای باشوور ناوچەکەی زۆر دەوڵەمەندە بەچی بە کەرستەی خاو ینی ژیانی پیشەسازی خەڵکی ناوچەکەیان دانیشتووی شارەکانی وڵاتی کیشوەری ئەمریکای باشوور خاکەکەیان زۆر دەوڵەمەندە بە کەرستەی خاوی ژێرزەوی وەکووتمان نەوت و کانزا سروشتیەکانی دیکە کەمە ژوای کردووە پێشکەوتنێکی باش لە ڕووی پیشەسازی بەخۆیەوە ببینێت کە ئەگەر ببینن ئەمە دەبێتە جیاکاریەک لە نێوان ئەم کیشوەرە لەگەڵ کیشوەرەکانی دیکە بۆیە ئەوەی تایرە باسم کرد باسی کیشوەری ئەمریکای باشوور بوو کە وتمان چوارەم کیشوەرە ئێستا دێین هەر لە بەندی شەشەمدا لە کیشوەرەکان دەمێنینەوە باز لە کیشوەری ئوستورالیا دەکەین کامەش بچووکترین کیشوەری جیهانە وتمان گەورەترینی ئاسیایە زۆر جار لە هەڵبژاردنیان لە بۆشایی مامۆستا دەێنێتەوە کە لەو حەفت کیشوەرەی کە هەمان بوو گەورەترینیان کیشوەری ئاسیاوە بچووکترینیشیان کیشوەری ئوستورالیا بە هەمان شێوازی کیشوەرەکانی دیکە شوێنی جوگرافی کیشوەرەکە ئەمە بە بچووکترین کیشوەری جیهاندا دەندرێت کە بە تەواوی کەوتۆتە نیوەی باشووری زەوی و لە باشووری ڕۆژهەڵاتی کیشوەرەکە ئاسیا کیشوەری ئاسیا ڕووبەری ئەم کیشوەرە 7.6 ملیۆن کیلۆمەتر دووجایە کە بە عەوتەم کیشوەر لە جیهاندا دادەندرێت لە ڕووی گەورەیەوە و لە هەموو کیشوەرەکانی دیکەش بچووکترە و لە هەموو لایەک بە ئاو دەورە دراوە واتە و کیشوەرەش ڕێک لە هەر چوار لاوە بە ئاو دەورە دراوە کە ئۆقیان لە باکوور و لە باکوور ئۆقیانوسی هەیە من و لە خۆرهەڵات و باکووری خۆرهەڵات
ئۆقیانوسی هیندی هەنا و شوێنی ئەسترۆنۆمی کیشوەرەکە دووبارە بۆ تێگەیشتنی گۆ باسی دەکەمەوە کە مەبەست لە پێگەی ئەسترۆنۆمی چییە؟ وەکو وتمان هێڵەکانی درێژی و بازنەکانی پانین کە لەسەر نەخشەی جیهان ئەم کیشوەرە چۆن دابەش بووە شوێنی ئەسترۆنۆمی کیشوەرەکە کە دەبینین دەکەوێتە بازنەکانی پانی 544 لە باشوور و 154 بۆ 122 خۆر هەڵات بە هیوای سوود هەر شاد بن.